زۆر کات ململانێ سیاسیەکانی نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان هەریەک لای خۆیەوە دەوێت ماف و ئیمتیازاتی زیاتر بۆ خۆی بەرێت. بۆ هاوسەنگکردنی ئەم هاوکێشەیەش پێویستە هەردوو لا لێک تێگەیشتنێک دروست بێت لەسەر ئاستی ئیداری و سیاسی و ئابووری بۆ ئەوەی بگەنە دەرئەنجامێکی گونجاو تا لە پەسەندکردنی بودجەی ساڵی نوێدا زەمینە سازیەکی زیاتر کرابێت. نزیکبوونەوەیکی زیاتر لە بینی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی حکوومەتی فدراڵ ڕۆبە تێگەیشتنەکان بە لەسەر ئاسی ئیداری و سیاسی و فەنی بێت بە تەکید، چونکە بە نەتیجە ئەم دووریە لە نێوان هەردوو لایە و نەبوونی گفتوگۆی بەردەوام بەخرا بەشکێتەوانێ لەسەر بار و گوزەرانی خەڵک، چونکە مام و لایەگەزانن بەشێکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان موچەخۆرن و قوتی ڕۆژانەیان لەسەر موچەکانیانە. بۆیە پێویست بوو ئەکات کە زیاتر نەرمی لە هەردوو لاوە هەبێت هەتاوکو بگەنە سیغەیەک کە هەتا ئەگەین بە ساڵی نوێ بە موازنەی ساڵی 2021. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت ڕێکەوتنی هەرێم و بەغداد بە ناردنی 320 میلیارد دینار مانگانە تا کۆتایی ئەم ساڵ بنەمایەکی باش دەبێت بۆ ڕێکەوتنێکی دوورمەوداتر تا بتوانین لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021دا زۆرێک لە کێشەکان چارەسەر کرابێت. طبعا ئەم ڕێکەوتنە مانگانە 320 میلیارد دینار دێ بۆ هەرێمی کوردستان لە بەغداوە تا ئەو کاتێک کە دەنگ دەدرێت لەسەر یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021 واتە بۆ چەند مانگەی کۆتایی ئەم ساڵ تا کۆتایی ساڵ بەردەوام دەبێت و ئەمە دەبێتە بنەمایەکی زۆر باش بۆ ڕێکەوتنی دوورمەوداتر بۆ ساڵی 2021. یعنی ئەگەر ئێستا بگەینە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و پەیوەندێکی باش و توندوتۆڵ لە نێوان هەرێم و بەغدادا هەبێ بنەمایەکی باشە بۆ ئەوەی کە ڕێکەوتنێکی باشتر لە ناو پرۆژە یاسای بودجەی 2021دا بکرێ و زۆر لە کێشەکان چارەسەر بکرێت. پەیوەندیە دوور و درێژەکانی نێوان هەرێم و بەغداد هەرچەندە جارجار کەژی و ساربوونەوە بەخۆی ببینێت و جیاوازەکانی نێوانشیان زۆر بن، دوجار دەبێت هەریەک لای خۆیەوە نەرمی بنوێنێت و خاڵە ناکۆکەکانی نێوانیان کەم بکەنەوە تا بتوانن بە هەموو جیاوازەکانیانەوە دۆستێکی باش بن بۆ یەک و درێژە بە ڕێکەوتنەکانی نێوانیان بدەن کە لەسەری ڕێکەوتون. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.